ئەوانەی 26 ساڵ لەمەوبەر لە هەرێمی کوردستان ڕاپەڕینیان بەرپا کرد هەرگیز لە خاڵی ئەوەدا نەبوون ڕۆژێک لە بەشداری ئەو ڕوودا و مێژوویە پەشیمان ببنەوە و دەڵێن ئێمە ڕاپەڕین بۆ ئەوەی دیموکراسی بۆ خەڵک بێتە ئاراوە و ڕاپەڕین بۆ ئەوەی ژیانمان خۆش بێت بەڵام ئەوەی ئێستا دەیبینین ڕێک پێچەوانەیە. فاروش ڕاپەڕینی خەڵکێکی پەڕۆش هەبوو خەڵکێکی کەیف خۆش بوو خەڵکی بە هەمی حەماس بە شۆلت کرد. فافریکا ساکی خەڵکێکی پەڕۆشەنەکە ڕەنگە تونەوە بازار خراپگەری چوار کەس نەشێت بێتە بەرمایکی بوتە باوش بەرچێ دلی خەڵکی تژی بوو خەڵک يد معاناة كده شيء خلق قهر ودرد وكارثة كده شيء فاللورا يعني أنا بينم أو داس كفت مي عتبنا دي وخلق ما بي تي في داس كفت أنا خلق ما بي تي في برابرين كوديا بس أنا بينابشم كو أو رابرين كودشي حكومات ده صلاة بيت فأزيد بينم رابرين كودي بتذكرين بوتش بو يعني هالمتا كوديا جشتي بو خدمات بو بروجين خدمات جزاري بو يك خلق جانا خوب بتسري. حوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست دەیان کێشەوی سیاسی و قەیرانەکانەوە دەناڵێنن و بارودۆخی ژیانیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت تەنها ئەوەی ماوەیەکە ئێستا بڵێن لەم ڕۆژەی پیرۆزەی ڕاپەڕیندا هیوا دەخوازن کێشە و گرفتەکان چارەسەر بکرێن. هەلو ڕۆژە لەو بوونەوە پێخۆشحاڵم کەوە بۆنەی زۆر پیرۆزە داوا لە سەرکردایەتی حیزبەکان دەکەن بە زووترین کات بەڕاستی ئەو ڕاپەڕینە بتە هەوێنێک بۆ ئاشتەواری حیزبەکان بەڕاستی حکوومەت دانیشتەوە چاو بە پاشکەوتی موچەودا بکە خەڵک بەڕاستی زۆر محتاجە ئێمە بۆ ڕاپەڕینەوە بۆ خۆشیەکەوە ئێستا لەو نەورۆزەدا بەڕاستی بازارەکان ساردا داوا دەکەن دیسانەکە بە هەموو شێوەیەک ئەو حیزبانە بگەنەیەک ڕاپەڕینی بۆهاری 91 هاوچەرخانێکی مێژووی بوو لە مێژووی گەلەکەمان کە نیزامێکی دیکتاتۆری گۆڕی بە نیزامێکی دیموکراتی کوردی و ئارمانجی سەرەکی ڕاپەڕینی پیرۆزی بۆهاری 91 گەیشت ئەویش کە ئازادی کوردستان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کێشە و گرفتەکانی کە هەمانش ئینشاڵڵا ناوخۆمان چارەسەر دەکەین کە ئەو ڕاپەڕینی بتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی کوردستان. سەرەتای مانگی ئازاری ساڵی 1991 خەڵکی هەرێمی کوردستان بە هاوکاری هێزی پێشمەرگە ڕاپەڕینیان دژی دەسەڵاتی ڕێژێمەکەی سەدام حوسێن بەرپا کردو بۆ یەکەم جار هەموو دامودەستگاکانی ئەو ڕێژێمە چۆڵکران و سەرئەنجامەکەشی پێکهێنانی پەرلەمان و حکوومەتی کوردستانی لێکەوتەوە. بەشێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان سەرسەختانە بەرگری لە دەستکەوتەکانی ڕاپەڕین دەکەن و بە پێچەوانەی ئەوانەی کە دەڵێن ڕاپەڕین هیچ دەستکەوتێکی نەبووە و ئەو دەستکەوتەش کە هەبووە ئازادی هێناتەوە بەرهەم. محەممەد جەلیل کەناڵی بادینان سات بەردەڕەش